لە ئێستادا کارەبای نیشتیمانی بە ئەندازەیە کەم بۆتەوە بەشێک لە هاوڵاتیان بە ترافیکی هاتوچۆ ناوی دەبەن. هاوکەت خاوەن کارەکانیشی تەواو نیگەران کردووە. لە بەرامبەر هەموو ئەمانەشدا بازاڕی ئەم هاوڵاتیە جوڵەی تێکەوتووە بەهۆی کەمی کارەبای نیشتیمانیەوە فرۆشی لایت شەحنەکانی بەرز بۆتەوە. لایت شەحن وشتیوا بە ڕێژەی زۆر سەرفە بیزارە ئەو سێ چوار ڕۆژەی لایت شەحن هەمووی گران بووە. زۆریش کارەبا هەر نییە کووە ئەو 24 ساعت ئەمە لە ڕاینین بەخوای دوێنێ شەوزام ساعتێکمان کارەبا بووە. وەچ سەردەمی جاران دەبێ ئایا گەرم بکەین. ساکانە من دوکاندارێکم لێرەکانە هەر پێڕادەکەم چ فیزەکە لێدەمەوە چون کارەبای نیشتیمانی زۆر کەمە. ئەو پەڕی 4 ساعت کەمتر زیاتر هەر ئۆندەیە. ئەو ساکانە خۆتان ئاگاتان لێک مۆلی دەماهێناوە بۆ دوکان بۆ ئەوەی بزانین ڕۆژی دوکانەکەمان کۆنتترۆل بکەین بۆیە زۆر کێشەی بۆ ئێمە دروستکرد وەکو دوکاندار. وەڵاهی وەکو کارەبای نیشتیمانی زۆر کەم بۆتەوە زۆر زەرەدی هەیە بۆ ئیشوکاری ئێمە بەتایبەتی ئیشوکاری ئێمە کە زۆر پەیوەندی بە کارەباوە هەیە بەڵام بەردەوام یعنی دێتەوە دقەیەک ناخیانە دەکوژێتەوە وەکو هەروەها کارەبای ئەهلیەکانیش بە شێوەیەکی بەرچاو ئیشی خۆیان دەکەن بەڵام زۆر زاری جوانیش خەلل بۆمان دروست دەکەن و هەروەها ئێمە زۆر ناڕازین و کارەبای بەڕاستی زەرەدی زۆر بۆمان هەبووە. بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای ڕاپەڕینیش دەڵێت لە ئێستادا تەنها 2 بۆ 3 سەعات دەتوانن کارەبای نیشتیمانی بدەن بە هاوڵاتیان و ڕادەستکردنی کارەبای نیشتیمانیش بۆ کەرتی تایبەت بە چارەسەر دەزانێت. دەتوانم بڵم لەم 8 ڕۆژەی ڕابردوودا ئاستی پێدانی کارەبا زۆر کەمە و کاتی وا هەبووە لە 24 کاتژمێرەکەدا تەنها 1 کاتژمێر یان 2 کاتژمێر کارەبا هەبووە ئەویش بەهۆی ئەوەی کە لەم هەفتەیەدا وەکوتم بەهۆی ئەو زریان و ڕۆژەبا و ئەوانە و کۆمەڵک کێشە و گرفتی لە بواری گواستنەوەی کارەبا دروست کردو و لە بواری بەرهەمێنان کارەبا دروست کردووە و تەنانەت لە بواری دابەشکردنیش دروست کردووە تا ئەم کاتێکە قسە لەگەڵ تۆ دەکەم لەم دەڤەرەی ئێمە تەنها 3 کاتژمێر بۆ 4 کاتژمێر کارەبا هەیە کە هیوادارین لەم ڕۆ بەدواوە بتوانین ئاستێکی زیاتر دابین بکرێت. لەبەرەوەی ئێستا بەهۆی نەبوونی بودجە بەهۆی زۆری ڕۆتین بەهۆی زۆری یاسا و ڕێنمایەکان کە لەگەڵ گەشەکردنی بواری کارەبادا یەک نابنەوە ڕێنمایە داراییەکان وای کردو کە دەستکراوە نەبین نەتوانیت بە ئەرچی خۆت هەستی بەڵام ئەگەر ینی بە شێوەیەکی فۆرماتیک بدرێتە کەرتی تایبەت کە هاوڵاتی زەرمەند نەبێت بەرەو پێشچوونی باشتر دەڕوا و ئەگەر ئەوەش نەکرێت یاخود تا ئەو کاتەی ئەوە دەکرێت وا باشترە کە سێکتەری دابەشکردن لە قەزا و ناحیەکان لە سنووری ئیدارەکان زیاتر لا مەرکەزی بکرێت. خراپی کارەبای نیشتیمانی و ناڕێکی لە دابەشکردنی کاری مۆلیدە ئەهلیەکانیشی قورستر کردووە. ئەمە وێڕای ئەوەی ئەرکێکی تری دارایی لەم خراپی بارودۆخەدا دەخاتە سەرشانی هاوڵاتیان و تێچوەکانیشیان زیاتر دەکات. لە بەرامبەریشدا حکوومەت هەر لە سوڕی متبووندایە و هاوڵاتیانیش سات بە سات بێئومێدتر دەبن لە بەڕێوەبەرانی وڵات. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.